خوێندکارێکی کۆلێژی پەروەردە لە کەمپەسی قەڵازێ بەش ئینگلیزی بەشداریمان کردووە لەو ڕێوڕسمی هەموو ساڵێکە دەکرێت هەروەکو کوردەڵێ جام کەپەر بوو لێ دەرژە ڕقشکە پەر بوو دەتاقێتەوە ئێمە ژەکو کردێک کە زۆر ئەشکەنجەمان چێشت لە سێر ئەو ڕژێمانی کە چەسانەوەی کورد و کە هیچ کوردێک نەیدەتوانی وەکو کوردێک بەڕەسەناتی خۆی بە جلوبەرگی خۆی دەرکەوێت هەر کەسێکەوە بۆیە تو دوو تژی بەرامبەر دەکرا چەندان کوردمان هەیە کە بوو بە قوربانی ژێردەستی ئەوان و هەروەکو ئەوەش کورد وەک ئەو مەزنایەتی کە هەیەی ئەوەی پێ قبول نەکراکە هەبوو بۆیە هەڵستا بە ئەنجامدانی ئەو ڕاپەڕینە بۆ ئەوەی ئازادی بۆ خۆی سەرتاپا بەجێبێنێت هەروەکو ئەوەی کە ئەنجامیشماندا سپەس بەخوای گەورە کوردێکی سەر بەخۆین کورد کوردستان ژیان